هلا ناولايفەکە دەمێ ڕوونکردنەوەی بدەم سەبارەت بەو ئەوەی ئێستا من دووبارە دەکەمەوە سەد بارەشی دەکەمەوە یاسا سەرۆرە و ئەمەش ملکەسی یاساینا ئیشەڵڵا هەموو لایەک سەلامەت دەبن و کەس هەندی من غەمبار نییە و کەس هەندی من لە ئێستادا خەمی و برادرانی خۆی نییە هەموو شتێک باش دەبێ ئیشەڵڵا دووبارە و سەد بارەی دەکەمەوە یاسا سەرۆرە و لە هەموو ماوەچیەکە ئەستاتانی چۆن باشن ئەحواڵتان نەبوو خۆبەری نەدامە جەوەکە نادەبێیە ئاتی یا ڕەبی خوایە یا ڕەبی خەوت بێ یا ڕەبی برام تو خەوت بێ ئیسراحەتکەی وە بێ مەش بڕێک لە خۆمان مشکلە مەشاکلمانە لە خۆمان دەگەڕێ باش نییەوە ماوەکە لەسەر مەکەوە ئەمێ کەرە جوانەکە بۆ خوای میرە هەندێک کەرەیە لەو بۆڕی تردن جاشکن سکۆکەنە باز ناکە کێسم بێخلاق کەری بردە پاپەڕە ئاسمانێ مادیەوە بکەی دەبی لە دیار دانیش ئەم کامێرایەکی ڕێکلام چیمە ڕێکلام بازم بەجددی گەرمە بەجدانی باشە ئەوڕۆ باشترە باش چ نانە باشە با بەسەرکی باش چ بەسەری خۆت گەرمای چ کاوەرە دوو دەقەت سەوتەش بلێدانێ بە قورئان بەڕاستمانێ دەستی شتێک ناگەین دەتەوێت بەزمەش بکەی ڤیدیۆیەکی بکەی بە دوو نەفەران ڕابێری ناتانیانی بەجددی ئەوەیە عادی جەوت سافە تو هیچ مشکلت نییە توی لە خوات دانیش سەر زەبرا جەوەکە دەگرێت کاکم لۆ لێ تاقەبی خەم لە خۆم بخۆم خەم لەوام بخۆم بخوای با قوربان دەبم هیچ نێ باشە هاتیش بەخێر بێ دنیا هیچ لە پیاوان نەخەو بێ دەرێ بەرخی نێر لۆ چ باشە دەرێ بەرخی نێر لۆ چ